بۆ گەیشتن بە دامێنی چیای شنگال و گوندەکانی دەوروبەری لە خاکی ڕۆژاواوە ڕێگایەکی زۆرمان بڕی بەنێو دەشتی پان و بەریندار ڕێمان کرد. ترسی گروپە تیرۆریستەکان و پەلامارەکانی ئەوان نەیانتوانی ببنە ڕێگر. لە یاریبیەوە کە دەکاتە سنووری نێوان عێراق و سووریا بە هاوکاری هێزێکی سەربازی کە لێپسراوی مەڵبەندی نەینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرپەرشتی دەکرد، پاش 2 ڕۆژ ڕێڕۆشتن گەیشتین با سنووری مەزارگەی ئاینی شەرەفەدین و بە نزیک بوونەوەمان تانک و زرێپۆش و ئۆتۆمبیلی سووتێنراومان بینی و لەلایەن هێزێکی چەکدارەوە پێشوازی کراین کاو هێزە ناویان هێزی پاراستنی شنگال بوو کە سەرجەمیان خەڵکی شنگال و گوندەکانی دەوروبەری شنگالن چەکیان لە دژی تیرۆریستانی داعش هەڵگرتووە. دیارە ئەم ئۆتۆمبیلانەش کە ئەبینرێت ئەم تانک و زرێپۆشانی کە ئەبینرێت بەدەست گروپە تیرۆریستەکانی داعشەوە بۆەوە لە ڕێگەی فڕۆکە سەربازیەکان و هەمیش ئەو هێزە سەربازی کە لە ناو گوندی شەرەفەدین پێکهێنراوە کە سوپایەکی سەربازی گەورەیە لە خەڵکی گوندەکانی ئەم سنوورە پێکهێنراوە بۆ ئەوەیە کە بەرگری لە هەم گوندی شەرەفەدین و تەواوی ئەو گوندانەی سنوورەکە بکەن. هاتن هوند بێنن چەند مەسافە نێزیک هاتە vê newçama بس الحمد لله ما كاري بو وقتي دا بأيك طبعا ايك هاون ما هبو هاون جي سي قولا للسربو نزد تربو الحمد لله ما كاريان في بشوتين الفيدري يعني يقول لك اللي ابدا دوكاز جيت هذا من هاردو جهادنا كوشتن الفيدري ام از بخو از المانيا هاتما اف تقريبا 15 سالي مي تشي بو المانيا غيرك بو يعني هاش كي ما فقر هي وبي المزاري خو وارض خو اخا خو وناموس خو وشرف خو فقر هي وهر كسك بي سلاح خو هلغري الفيدري افرو دفاع شرف وناموس شنغالي بقى از یک جوانما از هاتما و صدا جراسين هال حاضرين المانيا كو تحاضرين بين هكا الريها به مشكين ام وقا جنجي ازدياو بايات ازدياو محميد فيدري بر مزار شرفدين كومبون ام هاتن وقهانا ياك هفت محاولة دانا ما وفيدا نكر هر هفت محاولة وان ساقط بون دينكي نابوري قيتوجين ما برن وآليات ما برن ودينكي في دعشينينا وخدي هاش خدي نيننا وتركا خدي دانا أفل دينكي نابوري فيكي وقين وفيكي بكن ولا قالك تعادل ما كرين وأفدروك البرش ساكني ومالا خدي وتاوسي ملك آفا. مەزارگەی شەرەفەدین یەکێکە لە مەزارگە ئاینەکانی یێزیدیان و تا ئێستا زیاتر لە 7 جار تیرۆریستانی داعش هەوڵی تەقانەوە و لە ناوبردنی ئەو مەزارگە ئاینی یێزیدیانیان داوە و سەرکەوتوو نەبوون. یێزیدیەکانی ئەو سنوورە داوای کۆمەک و هاوکاری و پشتیوانی لە کۆمەڵگای نێودەوڵەتی و تەواوی حیزبە کوردستانیەکان دەکەن. ئێمە بە هەموو توانای خۆمان پشتیوانی ئەم هێزە ئەکەینەوە لە یەکەم ڕۆژەوە بڕوامان وا بووە کە تەنها ڕۆڵەکانی شنگال ئەتوانن دەوری کاریگەریان هەبێت لە ڕزگارکردنی شنگال و بە پشتیوانی هەموو ئەو هێزانەی کە ئەتوانن پشتیوان بن و پشتیوانی دڵسۆزانەی دەڤەری شنگال و تاریخی شنگال و چارەنووسی شنگال بن و ئەم ئیشەی ئەم هەنگاوی ئێمە ئەمە بەشێکە لەوەی کە ئێمە هەوڵمان داوە هەم لە ڕووی کەسی جنۆسایدەوە و هەم لە ڕووی ئەوەی کە بەرگری لە ناوچەکە بکرێت و هەم ئاوارەکان ڕزگار بکرێت و ئێساش قۆناغی ڕزگاریە واتە پێویستە شنگال لە دەستی دوژمنان ڕزگار بکرێت و برا شنگالیەکانمان بگەڕێنەوە سەرزێدی خۆیان و چیتر بۆ جارێکی کە نەکەونەوە بەردەمی مەترسی و لە سەردەستی هەموو هێزەکان بە تایبەت هێزی پاراستنی شنگال کە ئەمڕۆ هەموو یەزیدیەکان لەناو ئەم هێزا کۆبوونەتەوە بەبێ جیاوازی بیر و ڕاه و بەبێ جیاوازی هەر جۆرە ڕنگ و دەنگێک بەڵکو تەنها و تەنها خۆشەویستی شنگال و خۆشەویستی خزمانی یەزیدی لێرە کۆی کردوونەتەوە. لەم سنوورەدا زیاتر لە 300 خێزان نیشتەجێن و هێزی پاراستنی شنگالیان پێکهێناوە کە ئەم هێزە ڕۆژانە زیاتر لە 70 کەس پەیوەندیان پێوە دەکات لە پێناو پاراستنی شەرەف و کەرامەت و مەزارگە ئاینیەکان و خاک و ئاو و نیشتیمانیان لا دژی گروپە تیرۆریستەکانی داعش دەجەنگن. ئاکۆکەریم کورسات نیوز مەزارگەی شەرەفەدین بناری چیای شنگال.